کودەتای ئەفغانستان و داگیرکاری یەکێتی سۆڤیەت. ئایا سۆڤیەت بە جەنگ ئەفغانستانی داگیر کرد؟ ئایا ئەوەی دژ بوو ئەفغانیەکان بوون یان ئەمریکان بوون یان ئەمریکا؟ هەمیشە ڕۆژهەڵاتیەکان بەوە تاوانبار دەکرێن کە تەواوی ژیانیان لە جەنگدا بەفیڕۆ دەدەن و خەمی قیامەت و هەوڵ نەدانیانە لە بواری پێشکەوتن و زانستدا دنیای لێ تێکداون. ئەمە لە کاتێکدایە هیچ جەنگێک لە شەرق دروست نەبووە، چ سیاسی و چ ئاینی و چ تائیفی، بەبێ دەستێوەردانی دەوڵەتانی زلهێزی جیهان. لە جەنگدا بە بەردەوامی خەڵک دەدۆڕێت و سیاسیەکان دەبنە براوەی یاریەکە. ئەفغانستان لە ئێستادا کە وەک گەورەترین وڵاتی هاوردەکردنی تیرۆر پێناسە دەکرێت لە بنەڕەتدا و بۆ ماوەیەکی زۆر خاوەن گەورەترین هێزی چەپ بوو. جیهادیەکان تا فتوای سعودی و پارەی ئەمریکی یەکیان نەگرت بۆ پاڵپشتیکردنی گروپە جیهادیەکان بەو شێوەیە گەرایان لەو وڵاتانە دانەنا. لە چوارچێوە سەروبەندی جەنگی ساردی نێوان ئەمریکا و سۆڤیەت گەرچی ڕاستەوخۆ لە بەرامبەر یەکتریدا نەتەچوونە جەنگ، بەڵام هێزی وڵاتانی تر و پیلان و دەستگا هەواڵگیریەکانیان لەسەر زەمینی وڵاتانی تر دەکەوتنە جەنگ بۆ بەدەستێنانی سامان و جێنفوز و هەژمونی سیاسی. لە تەواوی وڵاتاندا ئەمریکا بەرامبەر بە کۆمۆنیزم وەستا و لە بەرامبەردا سۆڤیەت لە پشتیان. لەم بەرداشی جەنگەدا براوە ئەوان بوون و دۆڕا و ئەو وڵاتانە بوون کە دەکەوتنە داوی ئەوان. ئەفغانستان یەکێک بوو لە وڵاتانەی بووە قوربانی ململانێ ناوخۆیەکان و دواتریش هەردوو بلۆکی کۆمۆنیستی سۆڤیەت و سەرمایەداری ئەمریکا. 27 نیسانی ساڵی 1970 کودەتا لە ئەفغانستان ڕوویدا. پارتی گەلی کۆماری ئەفغانستان کە پارتێکی کۆمۆنیستی بوو ڕابەرایەتی کرد. دوای کودەتاکە کۆماری دیموکراتی ئەفغان ڕاگەیەندرا و پارتی گەلی کۆماری دەستی بەسەر تەواوی وڵات داگرت. بوونی دەسەڵاتێکی کۆمۆنیستی لە ئەفغانستان مای نیگەرانی ئەمریکا و بەریتانیا و هاوکات سعودیەی هاوپەیمان بوو. بۆی ئەمریکا ئەمەی وەک تێکشکانی خۆی دەبینی. لە سەرەتاوە دەستی خستە ناو ئەفغانستان لە ڕێگەی گروپە چەکدارەکان. هەرچی پەیوەست بوو بە سعودیە لە دوو ڕێگەوە هاوکاری هێزەکانی دەکرد. یەکەم پارە و پاڵپشتیکردنی مادی، دووەم فتوای ئاینی سیاسی. لێرەوە سعودیە لە ڕێگەی ناوەندە ئاینیەکانی فتوای جیهانی دەردەکرد، بۆیە دەیان کەسی بەو ناوەوە ناردا ئەفغانستان. لە کاتێکدا ئەوەی ڕابەرایەتی جەنگە جیهادیەکانی دەکرد ئەمریکا بوو. لە ناوچەی نوڕستان لەوێوە دژی دەسەڵاتی نوێ کەوتنەکار و دەسەڵات جاریەتی کۆمەنیستیان ڕەت کردەوە. بە ماوەیەکی کەم جەنگ تەواوی ئەفغانستانی گرتەوە. حکومەتی ئەو کاتی ئەفغانستان لەگەڵ سۆڤیەت گەیشتە ڕێککەوتن تا بێتە ناو ئەفغانستانەوە بۆ سەرکوتکردنی ئەو بەرە ناڕەزایەتیە گەورەیەی کە لە دژی حکومەت بەڕێوە چووە. سۆڤیەت ئەو کات زانی کە ئەمریکا جڵەوی ناڕەزایەتیەکانی بەدەستەوەیە، بۆیە لە مانگی کانونی دووەمی ساڵی 1970 بەڕەسمی سۆڤیەت هێزی ناردە ئەفغانستان و تەواوی وڵاتەکەی خستە ژێر دەسەڵاتی خۆی. لەو کاتەدا سەرۆکی ئەمریکا جیمی کارتەر دەستگا هەواڵگیریەکانی ڕاستپات هاوکاری پێشکەش بە بەرە نەیارەکانی حکومەت بکەن و لە پشتی هێزە جیهادیەکانەوە بن کە بەشێکیان با هاوکاری سعودیە دروستکرا بوو. لە کۆتایی ساڵی هەشتاکان سعودیە و ئەمریکا هێزێکی گەورەی جیهادیان دروست کرد بە سەرکردایەتی ئوسامە بن لادن و ئەو ڕێکخراوە ناونرا قاعیدە. بە پێی لێدوانی کاربەدەستانی باڵای ئەمریکا و لە ناویاندا هیلاری کلینتۆن، قاعیدە لەلایەن ئەمریکیەکانەوە دروستکرا بۆ فشارخستنە سەر سۆڤیەت تا لە ئەفغانستان بیکاتە دەرەوە. 15 شوباتی ساڵی 1989 یەکێتی سۆڤیەت لە ئەفغانستان کشایەوە کە ماوەی 10 ساڵ بوو دەستی گرتبوو بەسەر تەواوی وڵاتدا. بەڵام بەرەنجامی ئەو جەنگە زیاتر لە ملیۆنێک ئەفغانی کوژرا و زیاتر لە 2 ملیۆن کەسیش ئاوارە بوون. ئەو کات زیاتر لە 100,000 جیهادی کوژرا. ئەمە سەرباری کوژرانی 18,000 سەربازی ئەفغانستانی کە بەپێی هەندێک سەرچاوەی تر ژمارەکە بە 53,000 سەرباز مەزەندە دەکرێت. دوای کشانەوەی سۆڤیەت و
لاوازکردنی حکومەت لەلایەن ئەمریکا و هاوپەیمانەکانی. تالیبان دەستی بەسەر تەواوی وڵات داگرت کە ڕێکخراوی قاعیدە هاوپەیمانی سەرەکی بوو. بەڵام دوای چەند ساڵێک ئەمریکا بە ناوی جەنگی تیرۆر گەڕایەوە ئەفغانستان و دواتر ئەو وڵاتەی داگیر کرد.